جامعه دستی چپه بری جامعه خموش تاني سولينو سلابا بنو كل الكندم صالح ئەم ساڵی کە ئێستەی ئێمەی تێداین پەیامی ئاشتی و کۆمەڵگای دیموکراتی ڕێبەراپۆ تێپەر دەبین. ئەم پەیامە کە لە شێوازی بەرخودان و تێکۆشاندا گۆڕانکاری گەورە لەگەڵ خۆی داهێناوە، باوەڕمان وایە کە بە تێکۆشانێکی گەورە ئەتوانین ئەم ساڵە بکەینە ساڵی ئازادی جەستەیی ڕێبەراپۆ و کوردستانێکی ئازاد. وەک دەزانرێ هێڵی تێکۆشانی ڕێبەراپۆ و تێکۆشانی ئازادی کە نوێنەرایەتی مێژوو کۆمەڵگایەکی 15,000 ساڵی دەکات لە ڕۆژی ئەمڕۆماندا. جوگرافیای کوردستان جوگرافیای کوردستان و گەلی کوردبوون بوون بەلانکەی لەدایکبوونی مرۆڤایەتی هەنگاو بە هەنگاو پێشەنگایەتیان بۆ مرۆڤایەتی کرد. ئەم ڕۆژ ئەم گەلە هەم شەنس و هەم ئەرکێکی مێژویی لەسەرشانە بۆ بنیادنانی گەیشتن بە فەلسەفەی ژیانێکی ئازاد لەگەڵ ڕێبەرایەتێکی ئازاد و گەلی کورد و ژنان بە ساڵانێکە تێکۆشانێکی گەورە بەڕێوە دەبن. ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێ نزیکین لەم ئامانج و فەلسەفەیە. لەبەرەوەی ڕێبەرئاپۆ ئازادی ژنان دەکاتە ناوەندی خەبات و تێکۆشان و پارەداینی خۆی. ئێمەش وەکو ژنانی کورد بەرپرسیارین کە فکر و ڕامان و وەچوونەکانی ڕێبەرئاپۆ بڵاو بکەینەوە، هەم بۆ ئازادی خۆمان و ئازادی ژن و ئازادی کۆمەڵگا خەبات و تێکۆشان بکەین. ڕێبەرئاپۆ لە پەیامی هەشتی ئاگادا وتبووی ئێمە ناتوانین بە تووڕوویی لە ئازادی نزیک ببینەوە. ژنان بۆ خۆیان گردوونن، پیاو هەسارەیە کە لەو گردونەدا بڕاوە، پیاو هەسارەیە پاشکۆیە، ژن خۆرە، پیاویش هەسارەیە کە بە دەوری ئەو خۆرەدا دەسوڕێتەوە. ئاستی قوربوونەوەی ڕێبەرئاپۆ لەسەر ئازادی ژن پێناسەی ژن و گردون زیاتر نزیکی یەکتری دەکاتەوە. پێناسەی گردونێک کە بێسنوورە و کۆتایی نییە. بۆ قۆناغی بیرکردنەوە و ڕامانی ئێمە دەبێتە ڕێگا و شێوازێکی بە کاریگەر و هەژێنەر و بیرکردنەوە و ڕامانمان فراوان دەکات و ئاستی تێگەشتن و چارەسەریمان پێش دەخات. وەکو ژن چەندە زیاتر نەهێنی گردون بزانین لێی تێبگەین و وەکو ژن ئاستی تێگەشتن و خۆشیکردنەوە و خوێندنەوەمان بۆ خۆمان و گردون واتەدار و قوڵتر دەبێت. ڕێبەرئاپۆ پێناسەی ژن و گردون دەکات بە یەک. ئەمەش سنووری خەیاڵەکانمان تێدەپەڕێنێت. ئەمە دیاریکردنێکی تیوری نییە کە بە ئاسایی پێی گەشتبێتین وەکو زمانی پروپاگەندە و بزنوێری ئازادی وترا بێت. پێویستە وەکو ژن و کۆمەڵگا تیوری گردون کە بۆ ژنان پێشکراوە لەسەر ئەوە لێکۆڵینەوە بکەین و کە ئەم تیورە چۆن لە هەست و بیرکردنەوەکانماندا دەرببڕین، لە واتای ژیانکردندا چۆن بەجەستەی بکەین، لەسەر ئەم خاڵانە قوڵ بینەوە ئەنجامی بدەین. ڕێبەرئاپۆ بە ئاسۆی بیرکردنەوە و ڕامانی خۆی کە سەردەم تێدەپەڕێنێت بە پارەدایمی دیموکراتی ئیکۆلۆجی ئازادی ژن و بە پراکتیکی شۆڕشگەری دەسوەردانی ژیانی کۆمەڵایەتی و باوکسالاری دەکات لە سەرکەوتنی گۆڕانکاری کۆمەڵایەتی. ئەوە لە دایکان و ئامادەبووان دەکەن دەست بە چاندنی نەمان بکەن با بفەرمونون. Johnny
جێگەی شانازیە بۆ گەلەکەمان کە ئەمڕۆ کەسایەتیەکی وەکو ڕێبەر ئاپۆ لە ناو گەلی کووردا لەدایک بوو توانی ئەو تەوقە پۆڵایە بشکێنێ کە دەوڵەتان سیستەمی دەسەڵاتدارێتی کۆمەلگای پێتەوە کردووە. ئەمڕۆ ئێمە لێرە لە باشووری کوردستان وەکو گەلی باشووری کوردستان شانازی بەو ڕۆژەوە دەکەین کە ڕێبەر ئاپۆ لە چواری چوارە لەدایک بووە، نەک تەنیا بۆ باشووری کوردستان، بۆ هەموو گەلی کورد جێگەی شانازیە کە ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی ڕێبەر ئاپۆوە بووینەتە پێشەنجی بزوتنەوەی ئازادی و دیموکراتی بۆ مرۆڤایەتی. لەم سات و وەختەدا کە ڕێبەر ئاپۆ لە کونجی زیندانی ئیمرالیە کە بۆ ماوەی 26 ساڵە لەو پەڕی گۆشەگیری لە ئەو پەڕی ئاستەنجیدا توانی پەیامێکی نوێ، پەیامی سەدا، پەیامی ئاشتی و کۆمەلگای دیموکراتی ڕابگەێنێ بە گوێی مرۆڤایەتیدا، بێگومانەوەش دەستکەوتێکی کەیە بۆ گەلەکەمان. ئێمە لێرەوە وەکو تینووی ئازادی و دیموکراتی بە هەموو شێوەیە پشتگیری ئەو بانگەوازی ڕێبەر ئاپۆ دەکەین. چالاکوانی ژنی باشوور ئێمە بوونەی چارێ نیسان دەستپێک وەکو 75 ساڵ تەمەنی ڕێبەر ئاپۆ تێپەر دەبێ دەربەزی 76 ساڵی دەبێ. ئێمە سەرەتا وەکو ژن بە ناوی ژنی ڕۆژاوا، بە ناوی ژنی باشوور، بە ناوی هەموو ژنان ڕێبەر ئاپۆ پیرۆز دکن، گەلی کوردستان پیرۆز دکن، مرۆڤایی پیرۆز دکن، چونکە ڕۆژی لەدایکبوونی ڕێبەر ئاپۆ ڕۆژی لەدایکبوونی تەواهی ژنانە، چونکە ئێمە لەسەر بیر و باوەری ڕێبەر ئاپۆ وەکو ژن ئازادی خۆ ناسکردن و تەکوشینی خۆ ناسکردن. لەبەرەوە سەلامی گەرم لەبەر حتا ئیمرالیل بۆ ڕێبەر ئاپۆ سەلام دکم و ئەم ڕێزە چالاکی وەکو ژنی باشوور ئێمە ئامادەکردن لەسەر بانگی ئاشتیە ڕێبەر ئاپۆ تایبەت خودی دەرکەتنی ژن لە بانگی ڕێبەر ئاپۆ، چونکە ئێمە وەکو ژن ئەوە یعنی بانگی ئاشتیە سەرەتا ئێمە وەکو ژن خودی لێ دەردەکەفن و حەمبێز دکن، چونکە ژن خاوانی ئاشتیێنە، خاوانی وەکاویێنە. لەبەر ئەوەژی ڕێبەرتیا ئێمە ڕێبەرتیەکی گۆهەر دائیم بە تەکوشینی ژن بە ئازادی بینی ژن وەکو خەتی یەکەمین گرتیە. ئێمەژی وەکو ژن لەگەل ڕێبەر ئاپۆ تا ئازادی فیزیکی ڕێبەر ئاپۆ بدەست بخینن، وەکو ژن لەسەر پیانە تەکوشین دکن، ڕێبەر ئاپۆ ناوخدا ئازاد ببینن. ڕێزە چالێکی خۆمان بۆ بەهاران بۆ پەیەمە ئاشتیە چاندنی نەمام ئەم ساڵ بریاردانە وەکو ژنی باشوور ئێمە لە هەر جێکی بکەنبن ژینگە خودی لێ دەربکەفن و بە بۆنەی دایکبوونی ڕێبەر ئاپۆ ژینگە ژین بکەن و تەمەنی ڕێبەر ئاپۆ درێژ بکەن.